زۆرێک لە هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم چاویان بڕیوەتە پێکێنانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم تا چاکسازی دارایی ئەنجام بدات و کۆتایی بە ئەستەمی پاشەکەوتی موچەش بێنێ. بەڵام ئەوەی خەڵک و تەنانەت لایەنە سیاسیەکانی دیکەی بە گومان خستووەوەیە پارتی کە کابینەی هەشتەمی لەدەستە و کابینەی نوێیەمیش پێک دێنێت چۆن دەتوانێت چاکسازی ئابووری بکات و پاشەکەوتی موچە هەڵوەشێنێتەوە. بە بڕۆی پەرلەمانتارێکی پارتی جیاواز لە گۆڕینی کەسایەتیەکان کابینەی نوێیەم بە پشت بەستن بە پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا دەتوانێت چاکسازی دارایی بکات. بە تایبەتی گەربێت و بودجەی تەرخانکراو بۆ موچەی فەرمانبەران نەخرێتە ناو یاسای بودجەی 2019 عێراقەوە. ئومێدێکی گەورە هەیە بۆەوەی کە کابینەی نوێ لە ڕاستیدا ریفۆرمێکی دارایی ریفۆرمێکی ئیداری ئەوەی کە پێڵێن چاکسازی لە بوارە جیاکانە چ لە باوەڕی ڕێخستنەوەی کای خانەنشینی بێ لە ڕێخستنەوەی لەو ئیمتیازاتی پلە تایبەتەکان بێ هەموو کارانەی کە پێویست بێ ریفۆرمی تیابکال ئەویش لەبەر چەند هۆکارێکێکیان ئەوەیە کە ئەگەر باسی پەرلەمان بکەین و پرۆژەیەک ئێستا کە لە خولی چوارەمە تەرحیل کرا بۆ خولی پێنجەم پرۆژەی خانەنشینی و چاکسازی ئەگەر ئەم پرۆژە پەرلەمانی کوردستان بە هیمەتی هەموو فراکسیۆنەکان بیکەین بە یاسادەری بشوێنن ئالەو پرۆژەیە ئەوەها بڕگەیەک هاتووە کە ئەوەی کە ناویانێن بندیوار هەمووی ببڕێ ڕاستیەوە ئەو پارەیە بگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت. ئەو کارێک تریشی ئەوەیە کە لە ئێستا ئاسۆی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بەرەو باشیاڕوە و ئومێدێک هەیە کە حکوومەتی عێراق بڵێن موچەی فەرمانبەران نەخاتە نێو پشکی بودجە پشکی حکوومەتی هەرێم لە بودجەی عێراق بەڵکو ئەو موچەیە بەجیا بێ ئەمە بۆ خۆی هەنگاوێکی باشە. ئەنجامی 8 کابینە و 27 ساڵ حکومڕانی یەکێتی و پارتی هەرێمێک گیرۆدە بووە بە دەیان قەیرانی دارایی و سیاسی و کۆمەڵایەتی کە نەکتەنها خاوەنی ژێرخانی ئابووری نییە بەڵکو بە ناوی ئابووری سەربەخۆ خاک و خەڵکیان هێنایەوە سەرساجی عالی و دەستیان بۆ گیرفانی فەرمانبەران و موچەخۆران و تەنانەت کەمەندامانیش بردووە. بە بڕوای پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا حکوومەتی داهاتووی هەرێم ناتوانێت چاکسازی دارایی بکات و موچەش وەکو جاران لێ بکاتەوە. ئەحمەدی حاجی ڕەشید دەڵێت ئەو هێزانەی خەو و خولیایان قۆڕخکاری دەسەڵات بێت و خەڵکیان لەبەر پۆست و پلەکۆ کردی بێتەوە لە دەوری خۆیان توانای چاکسازیان نییە و دەژڵێت لە چوارچەوەی ڕێخستنەوەی موچەی فەرمانبەران کەم دەکرێتەوە و وشەی پاشەکەوت لا دەبرێت گەرنا موچە وەکو جارانی لێ ناکرێتەوە. من قەناعەتم وان نییە حکوومەتە بتوانێت چاکسازی ئابووری بکات چونکە چاکسازی تەنها ڕەهەندی ئابووری نییە، چاکسازی ڕەهەندی سیاسی هەیە، چاکسازی ڕەهەندی ئیداری و کاریژێڕی هەیە، پاشان ئەم دوانە خزمەت بە پرۆسە ئابووریەکەکەن کە چاکسازی ئابووری لێەکەوێتەوە. لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە کۆمەڵە هێز کە خەو خولیان قۆڕخکاری دەسەڵاتە بۆیە ناتوان چاکسازی سیاسی بکەن. لە بەرامبەردا کۆمەڵی خەڵکیان تەمار کردووە و بەوە گرتوونیان لە ڕێگەی پۆست و پلەوە خەڵکیان ڕاگیر کردووە کەواتە ناتوان چاکسازی کارگێڕی و ئیداریش بکەن. ئەوەی کە ئەمێنێتەوە چاکسازی دارایی بێت ئەوەیە لەوانەیە ئەو پاشەکەوتی موچەی لە ناو ئەدەبیاتی موچەکان نەهێڵن ئەگی ناخۆی بۆ خۆی موچەکان بگەڕێتەوە جاران قەناعەتم وان نییە هەرێمی کوردستان نەخولیای ئەوەیە نەخواستی ئەوەیە نە ئەیشیکە بۆیە تەنها موچەکان ڕێکەخرێنەوە بە شێوەیەک لەوانەیە مەبلەغێکی زۆر کەم زیاد بکە کە ئەوە سیستەمی موچە بۆ شێوەیە ڕێکەخانەوە کە جارێکیکە موچەی فەرمانبەران بۆ شێوەی لێ نایێتەوە کە جاران هەبووە. بە بڕۆی شارەزایانی ئابووری چاکسازی دارایی پەیوەستە بە چاکسازی سیاسی و کارکێڕی هەر وڵاتێکەوە. لە هەرێمی کوردستانیش گەرهێزی یەکەم لە پێناو پۆست و کورسی لە ڕابردوویەکی نزیکدا پەرلەمانی داخست بێت و پێکێنانی حکوومەتی نوێشی گرێدا بێت بە وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێمەوە چۆن هیوای چاکسازی لەو حکوومەتەدا بەدی دەکرێت کە هێشتا پێک نهاتووە و قۆڕخکاری حزبی و شەڕی پۆست و کورسی لەسەر دەکرێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.